مینۆرسکی کورتنەسێکی جیاواز، زمانی کوردی فارسیەکی تێکشکاو نییە. پرۆفیسۆر ڤلادمیر مینۆرسکی ڕۆژهەڵاتناس و کوردناسێکی سەدەی ڕابردوو کە لە نێوان ساڵانی 1966 بۆ 1970 ژیاوە. خوێندنی لە زانکۆی ماف و ڕۆژهەڵاتناسی مۆسکۆ تەواو کردووە. لە ساڵی 1903 وەک دیبلۆماتکاری حکوومەتی رووسیای قەیسەری لە ئێران و تورکیا کاری کردووە. دوای بەدەسەڵات گەیشتنی بەلفەشیەکان لە ساڵی 1970 ئەو نەگەڕایەوە بۆ رووسیا و لە ساڵی 1966 لە پاریس کۆچی دوایی دەکات. ئەم ڕۆژهەڵاتناسە کاتێک سەرقاڵی لێکۆڵینەوە بووە لە مێژووی ئێران و تورکیا بۆی دەردەکەوێت گەلێکی تریش لەم لێوەندەدا هەیە کە هەوڵی ونکردنی دەدرێت. ئەو گەلەش گەلی کوردی دابەشکراو بووە. هەر بۆیە ئۆگریەکی زۆری بۆ مێژووی کورد و کوردناسی بۆ دروست دەبێت. لە ئەگبەی کار و نووسینەکانیشیدا کاری گەورە لەبارەی کوردەوە دەکات، وەک کتێبەکانی کوردەکان 1950، یاداشتەکانی گەشت 1916، یاداشتەکانی پرۆگرات 1950، شوێنەوارە دێرینەکانی گۆڵی ورمێ کە ئەمانە سەرەتا و سەرچاوی مێژووی گرنگن بۆ کورد. مینۆرسکی ڕابردوو ژینگەی کورد بۆ سەرەتای سەدەی حوتەمی پێشزاین دەگەڕێنێتەوە. نووسیوێتی زێدی کوردان یاخود زمانەکەیان بە ئەگەری زۆر دەگەڕێتەوە سەر ڕۆژهەڵات کە مێژوەکەی نزیکە لە سەدەی حوتەمی پێشزاینەوە. ئەم کوردناسە خۆی فێری زمانی کوردی کردووە. لەم ڕێگەیەشەوە ئەوڵیداوە باشتر لەم گەلە تێبگات. دوای وردبوونەوەی لە زمانی کوردی ئاشکرای کرد بەڕوانین بۆ چینیەتی ئەم زمانە وەک سیستەمێکی بنیاتی بۆ ناسێنی سەرەتایی نەتەوەکان دەکرێت تێگەیشتنێکی دروست لە ڕەگ و سەرچاوی نەتەوەی کورد دەستەبەر بکرێت. هەروەها نووسیوێتی زمانی کوردی لە ڕیزی زمانی ئێرانیەکاندا دانراوە کە فارسی، ئەفغانی، بەلوچی و ئاستینەکانی قەفقاز دەگرێتەوە. بەڵام زمانی کوردی فارسیەکی تێکدراو نییە، بەڵکو زمانێکە کە بە تەواوەتی جیاوازە و گرێنەدراوە بە میتۆدەکانی فۆنۆلۆژی و ڕێزمانی تایبەتیەوە. ئەم زمانە هیچ پەیوەندیەکی بە زمانی فارسیەوە نییە و زمانێکی سربەخۆیە. ئەمەش مینۆرسکی جیا دەکاتەوە لە کوردناسەکانی تر کە کورد و زمانەکەیان بە پارچەیەک لە نەتەوەکانی تر نازانێت. هەروەها ئەم کوردناسە لەبارەی شاعیر و خواناس و زانای کورد مەلای جزیریەوە وتوویەتی ئەگەر ڕۆژهەڵاتناسانی ئەوروپا کەسێکیان چنگ نەکەوێت دیوانی مەلای جزیری وەربگێڕێتە سەر زمانەکانی ئەوروپا، ئەوە بەڕاستی لە نرخی ئەدەبیاتی کوردی و بەرزی زمانی کوردی تێناگەن.